الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد الأمين وآله وصحبه أجمعين. مسلمانان إيمان داران سلامي خواهي قورا لسر همو لا يكمان به. إموكو مسلمان وإيمان دار همو بيغمبرك بشاوي ريز وحرمة وسيركين فرق جياوازين نوانا ناكين ويادي هر بيغمبرك بو إيما براسي همو درس ونوع عبرته. وقرآن أمر بإيما أكاد فرمان من فيها ومسلمان إيمان داران ريز لهمو تشين وتويجك بقرين لهمو خلقيك چه مسلمان بي يا غير مسلمان بي ريز دكش لسنوري خويا بي هيش مسلمانك بوي نية سنوري هيش كسي جيتر ببزيني چه مسلمان بي يا غير مسلمان بي تانو تشري ليدا بلان بياني حقته الراستي لسر مسلمانان واجبه بيويسته بلان بحكمته بعقله بشيريه خواهي قول القرآن بأيما أفرميت آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. أما أقيدوا برواوري مسلمانانا لا نفرق بين أحدهم هرشي بيغمبران هي لحظة آدم وتا حظة خاتم كحظة محمد المصطفى بيغمبري إيما صلى الله عليه وسلم إيما بالرامان بهمويان هي همويان بيغمبري خوان هريكيان بو قلو قبيلو ولاتو نشتمانك روانا كراون همويان دينيكيان بو كديني إسلام ديني توحيدة ديني يكتا برستية همويان أمريان بو كردوا كبزاتي الله برسلت أمرو فرمانا بچاك كردوا خلقيان لخرافة دور خستتوا روشتي برزيان بو خلقية ناوا خلقيان لقمراي ونزانية وبردوا بو شقام الراس وسر برزي ولوتكي سعادت همو بيغمبركان سلامي خوايان لسر بي إما إيمان بيانا ألين يك بيامان هبوا موحد بون يكتا پرز بون وبيامشان بيام يكتا پرستی بوا شركو كفرو ناروایتیا نبوا بياميان پر اخلاقي جوان بوا بياميان لسر او وكو استم نكري كس ما في كس نخوا كس ظلم لكس نكا بلان بداخوا بيامي زوربي پیغمبران شوين راوا انحرافيان كردوا تيكيان داوا اتل بواري عقيده لبواري بيروبا ورا لبواري اخلاقياتا يعني همويان تيك داوا بسريكا عقيدان تيك داوا شركيان تيك سوخوا بنامان با شريك بخوا برا لديتيايا لاخلاقياتا لحرام وحلالا براسي اويك بويستو ارزوي خويا حلالا كردوا اويك وابويستو ارزوي خويا نيه بهوا ارزوي ناخوا مسألة حرام كردوا اويك وا نفسه شهوته ارزوي خوان حزي بيكا حلالا كردوا بخوان اما كارساته حضرت عيسى سلامي خواي لسر بي پیغمبرك پیش پیغمبري ايما هاتوا نيواني حضرت عيسى وبيغمبري ايما 600 صالي فرق وشش قرني فرق بو حضرت عيسى انجيلي بو هاتوا پیغمبري بنو اسرائيليه خواي تبارك الله بنو اسرائيلي روانا كردوا كومل معجزاتي زور قوري بي داوا هل دايق بونكيشي معجزيه بلان بنو اسرائيلي وقعدتي همي شيء خويان كلا حق لا ينداوا بايستاي شوا كخراب تريشن لو كاتشا بيغمبراني انا كشت كوري بيغمبراني انا كشت اهاني بيغمبراني انا كر او وحي او سلوشتا كلان خوا وبيغمبران هات اوان بجويا ناكر فراموش انا كر اهمالي انا كر بيغمبركيشان اكشت شهيد انا كر يان مسلمانان كشين او بيغمبرا كوتن اوان اتشون با بيسترين سزا انا دا اهانه نكر بس بو وي بيامو رسالي او بيغمبرا بلاو نبيتوا لدوايشا كنعمه انجا اتشون سر دينكان وقت دينكاني خويان امرو الشيوان بسرك او تيجي انا دا بسرك او انحراف انا كر اما حقتك لا خويان باسكراوا حضرت عيسى بيغمبري خوايا إما إيمان وعقيدة ما نسر أويا كوالا دايبونا كشي معجزة
وفرق جیاوازیش ناکەین لەگەڵ پێغەمبەرانی تا ئیمانمان بە هەمویان هەیە و چەندین قەشە کە بە دوای حەقیقەت و ڕاستیا گەڕاوە دوای دراسەیەکی زۆر بۆ ئیسلام خۆی لە ئەخیرا گەشتە ئەنجامێک وتوویەتی بەڕاستی تاکە دینێک کە دینی ڕاستەقینە بێ پەیامی ڕاستەقینەی پێ بێ ئینسان لە شەوەزەنی کوفر و نەفامی و نەزانین و ستەم ڕزگارکە پەیامێکەوە مانای یەکسانی تیا بێ مانای مرۆڤبوونی تیا بێ پەیامێکەوە بەڕاستی هەمووی محەبەت و ڕێز و خۆشەویستی تەنها پەیامی ئیسلامە کە ئەو پەیامەیە فەرق و جیاوازی نێوان پێغەمبەرانە ناکا هەمووی بە یەک چاوە سەیرەکە ئەو پێغەمبەرانە پێغەمبەری خوان لە ناو بەشەریەتدا خوا ڕەوانەی کردوون بە ڕەحمەت و بە شەفەقەت و بە بەزەیی بۆ ئومەتان ڕزگاریان کە لە نەفامی و نەزانین ئەمە چەندین قەشە لە حەیات و ژیانی خۆیانە نووسیانە ئێمە موسڵمان بووین بەس لەبەر ئەوەی کەوا زانیمانە پەیامی ئیسلام پەیامێکی ڕاستەقینەیە تەئکید لەسەر ئەوەیە کەوا پێغەمبەران هەمویان یەک پەیامیان پێیە پێغەمبەران هەمویان ئیمانمان پێیەتی پەیامی ئیسلامە نە گاورەکان نە جووەکان نە زەبوریەکان نە ئەوانی تر وەکو ئیسلام نییە تەنها و تەنهاڵە بەس دینی ئێمە بەس تەنها دینی ئیسلامە دینی ڕاستەقینەیە ئەوان بەس دەڵێن پێغەمبەری ئێمە حەقە باقی پێغەمبەرانی تر بەتاڵە نەعوذ بالله بەڵام ئەمەڵێن هەر لە حەزەتی ئادەمەوە تا حەزەتی خاتەم سەید الئەنبیا حەزەتی محەممەد المستەفا هەمویان پێغەمبەرن ئیمانمان بە هەمویان هەیە خوای تەبارەک وتەعالا بە موسڵمانان ئەفەرمێت ئەم قیسە و چیرۆکەی حەیات و ژیانی حەزەتی عیسا بۆ پێغەمبەر و گەلەکەی باسەکە ئەفەرمێت ئاگادار بن حەزەتی عیسا کوڕی خوا نییە حەزەتی عیسا بەڕاستی نەوەی خوا نییە شەریکی خوا نییە نەعوذ بالله حەقەت و ڕاستیەکە بە پێغەمبەرە فەرمێ پەروەردگار بە ئومەتی پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم خوای ئێمە تاک و تەنهایە قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد ئەمە لە پرسیارێکە لە حەزی ئەوبەکریان کرد خوای ئێوە چۆنە نەرمە شلە باوکو دایکی نیەتی لە نەسەبە ئەم پرسیارانە جوولەکە ئەم پرسیارانە لە حەزی ئەوبەکر کرد حەزەتی ئەوبەکر هاوە پێغەمبەری خوای باس کرد فەرمی جووەکان واڵێن گاورەکان واڵێن ئەم پرسیارە لە ئێمە یەکەن خوای تەبارە سوورەتی ئیخلاسی ناردە خوارەوە بۆیە سوورەتی ئیخلاس ئەوەندە گەورەیە ئەوەندە پیرۆزە پێغەمبەری خوا فەرمووی خوای گەورە ئەفەرمێت پێیان بڵێ ئەی محەممەد پێیان بڵێ قل هو الله أحد خوا تاک و تەنهایە الله صەمەد خوا محتاجی ژن و ماڵ نییە خوا صەمەدە هەموو شتێک محتاجی خوایە خوا محتاجی کەس نابێ پێیان بفەرموو ئەی محەممەد لم يلد ولم يولد خوانا لە کەس بۆ نە کەسیشی لێ بێ لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد نە لە کەس بووە نە کەسی لێ بێ نە ئەولادی هەیە نە باوکو دایکی هەیە خوای تەبارەک وتەعالا شەبیه و میسلیشی نییە لەیسە کەمیثلی شەیء وهو السەمیع البەصیر خوای تەبارەک وتەعالا هاوێنەیشی نییە نابێت تۆ لە خەیاڵی خۆتا شتێک دیاریکەی بڵێ ئەمە خوای منە خوای من لەمە ئەچێت خوا لە هیچ ناچێت خوا نەک بڵێ خوا دەستیە خوا قاچیە خوا کورسی هەیە خوا لەس عەرش دانیشتووە مانەمەی کوفرن وهو معكم أينما كنتم خوای تەبارەک وتەعالا خۆی ئەفەرمێت من لەگەڵتانم ناشڵێن بەڕاستی خوای تەبارەک وتەعالا بەجەستە لە هەموو شوێنێکایە یا بەجەستە لەسەر عەرشە خوای تەبارەک مەکانی نییە کەس نازانێت وەکو لە ئیمامی عەلیان پرسی خوا لەکوێ فەرمی لەسەر عەرشە فەرمی نەخێر عەرش خوا خۆی دروستی کردووە مەخلوقی خوایە خوا پێش عەرش لەکوێ بووە هەر لەوێیە ئەزەلی و ئەبەدیە عەرش مەخلوقی خوایە ئەگەر تۆ بڵێ خوا عەرش دانیشتوانی خوا محتاجی عەرشە نەعوذ بالله خوا صەمەدە خوای تەبارەک وتەعالا محتاجی عەرش و کورسی نییە ئەمانەی هەمووی دروست کردووە بەس لەبەر ئەوەی کەوا بەڕاستی مرۆڤ تێبگەێنێ دەسەڵاتی خوایە ئیستیوای خوا لەسەر عەرش یعنی ئیستەولا دەسەڵاتی بەسەریا هەیە یعنی مەخلوقی خوایە ئەینا خوا لە پێش ئەوەی عەرشش گا لەکوێ بووە بۆیە ئیمامی عەلی فەرمی پێش عەرش چۆن بووە دوای عەرشەوە هەروایە
خوا سەمەدە، خوا مەسیلی نییە، خوا شەبیهی نییە، خوا هاوێنەی نییە، خوای تەبارەک و تەعالا ماڵ و مناڵی نییە. حەزرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە حەزرەتی ئەبوبەکر فەرمووی ئەم سوورەتەیان بۆ بخوێنەوە، ئەمە زات و صیفاتی خوای ئێمە باس دەکات. بۆیە سوورەتی ئیخلاس ئەوەندە گەورەیە، ئەوەندە پیرۆز و مبارەکە. ئینسان ڕۆژی 10 جار بیخوێنێ بە ئیخلاس و دڵپاکیەوە، خوا قەسێکی لە بەهەشتا بە دروست دەکات. هەر کەسێک 3 جار بیخوێنێ، خوای تەبارەک و تەعالا خێری ختمی قورئانی بۆ نووسێت. سوورەتی ئیخلاس هەر کەسێک چۆ سەر قەبرستان 11 جار خوێندی، وەکو ئیمام ئەحمەد ئەفەرمێت، ئیمامی سووتی لە شەرح سودووران نەقلی کردووە، ئەفەرمێت هەر کەسەیە چۆ سەر قەبرستانێک و 11 جار سوورەتی ئیخلاسی خوێن، خوای تەبارەک و تەعالا بە ئەندازەی مردووانی ئەو قەبرستانە و حرفەکانی ئەو 11 جارەی سوورەتی قورئان کە خوێندوێتی، خوای تەبارەک و تەعالا خێر و ساو بۆ کەسە ئەنووسێت. هەر کەسێک کە ئەچێتە ماڵەوە کە دەرگای ماڵەکاتەوە، پێغەمبەر فەرمێت کە چوونە ماڵەوە یەکەم جار بڵێن بسم الله، تۆ زگری خوا نەکەی، یادی خوا نەکەی، شەیتان پێش تۆ لە ماڵە جێگەی خۆی ڕاخات. بۆی شەیتان جێگەی خۆی ڕانەخا، ئاژاو ناڕەحەتی نەکەیتە ماڵەکە، یەکەم جار بڵێ بسم الله کەڕۆ دەژیرەوە. دوای بسم الله و حەمد و سەنا و سەڵاو و سەلام سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەر کەسێ سوورەتی ئیخلاسی جاری خوێن، خوای تەبارەک دەفعی فەقیری و ژاری لە خۆی و لە چوار دەورەکەشی ئەکات. پێغەمبەری خوا ئەمێ دوای نوێژەکانێکی جاری بخوێنن، بەیانانی ئێواران 3 جار بیخوێنن لەگەڵ مەعوزەتەینا، 3 جار ئینسان بیخوێنێ، خوا لە سیحر و جادو چاوی پیس و نفوس ئەیپارێزێت. مەبەستەکەی ئێمە لێرە ئەوەیە، ئەمڕۆ بانگەشەیەکەیە بە ناوی یادی حەزرەتی ئیساوە، دیانەتی حەزرەتی ئیساوە، شوێنکەوتنی ئەوەوە شیرک و کوفر لە بەرنامەکە هەیە، خوا پێی ڕازی نییە. ئێمە باوەڕمان حەزرەتی ئیسا هەیە، بەڵام بەو باوەڕێکە لە قورئان ئاماژە پێکراوە، بەو باوەڕێکە پێغەمبەری خوا ئومەتەکەی لەسەر پەروەردە کردووە، کە خوا بەو پێغەمبەرە ئەفەرمێت حەزرەتی ئیسا إذ قالت الملائكة يا مريم إن الله يبشرك بكلمة منه اسمه المسيح عيسى بن مريم وجيها في الدنيا والآخرة ومن المقربين ويكلم الناس في المهد وكهلا ومن الصالحين. حضرت عيسى كلمة خوايا، روح منه تفسيري بيكن لو وتاركان إن شاء الله نقبلي جزئك الأخوة بشك الأخوة روحك للروحكان كخوا دروسي كردوه. ئازان خۆش شەویستان، ئیمامی طەبەری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێت لە تەفسیری جامی البەیانە، ئەمن بکەلیمەتی منه، کەلیمەی خوایە، خوای تەعالا دایەتی بە حەزری مەریەم، روح منه یعنی بەڕاستی ڕۆحێکە لە ڕۆحەکانی پەروەردگار، نەک جوزئێک بێ لە پەروەردگار، نەک کوڕی خوا بێ، نەخوا باوکی بێ، نەعوذ بالله وەکم کوفرە سەریحا ئەکرێت. ئەنجا فەرمێت کەلیمەت منه یعنی ڕیسالە و پەیامێکە لایەن خواوە، خوا دای بە حەزری مەریەم ئەو شەرەفەی بەوی بەخشی کردی بە پێغەمبەر بۆ بەنو ئیسرائیلی، بەڵام بەنو ئیسرائیلی ئیهانەیان کرد، هەوڵی کوشتن و شەیدکردنیاندا، بەڵام خوای گەورە پاراستی. عەقیدەی مسلمانان لەم بارەوە ئەڵێن حەزرەتی ئیسا پێغەمبەری خوایە و ڕۆحێکە لە ڕۆحەکانی پەروەردگار. ئێمە بێ باوەڕمان وا بێ، و هەر کەسێک باوەڕی وا نەبێت، عەقیدە و بیرباوەڕی وا نەبێت، مانایە کوفر و شیرکی کردووە، خوا پەنامان بە. ئازان خۆشەویستان، بابەت و باسکردنی حەزرەتی ئیسا بە یەک وتار و بە دوو وتار تەواو نابێ، حەز ناکەم تەفاسیل بە وتارەکە بم، لەبەر خاتوی بابەتەکە زۆری ئەوێ و ئەوێ زۆر بە وردی لەسەر حەزرەتی ئیسا، حەزرەتی مەریەم، پاکێتی حەزرەتی مەریەم، چۆنێتی لە دایکبوونی، باسکردنی مەجزەکانی، حەزەکەم بە چەند وتارێک لەسەری بڕۆین، ئەمە بکەینە سەرەتای بابەتەکەمان. خوای گەورە لە هەمولایەکمان خۆش بێ و عاقبەتمان بەخێر بگەڕێ، خوا لە گوناه و تاوانمان خۆش بی، خوا عەقیدە و بیرباوەڕمان پارێزا بکەی، یا ربی خوا لە بەڵا و باو نەخۆشی و ناخۆشی لامان دەی، یا ربی خوا وڵاتمان پڕ لە خێر و خۆشکەی، خوایە بارانی بە ڕەحمەتمان بارێنە، خوایە بارانی بە ڕەحمەتمان بارێنە، خوایە بارانی بە ڕەحمەتمان بارێنە، یا ربی خوا لێت ئەپارڕێنەوە، وڵاتمان تووشی قاتی و گرانی و شکە ساڵی مەکە، خوایە لێت ئەپارڕێنەوە، بەرەکاتی ئەرز و ئاسمان بەرژێنە بەسەرمانە، یا ربی خوایە کۆمەڵە مسلمان داوای دوعای خێران لێکردوین، لە پیاوان، لە ئافرەتان، برایان و خوشکان، لە نەخۆشەکان، لە ماڵەوە، لە دەرەوە، لە ناوەی وڵات، لە خەستەخانەکان، یا ربی خوایە لێت ئەپارڕێنەوە. ئەو مسلمانان داوای دوعای خێران لە ئێمە کردووە، ئەگەر گیر و گرفتیانێ خوایە بۆیان چارەسەرکەی، ئەگەر نەخۆشیانێ خوایە شیفای عاجل و پەلەی نەخۆشی ئەوان و ئێمەش بی، نەخۆشی هیچ لایەکمان زەلی سەرجێگانەکەی، خوایە تۆ شافیت کافیت،
تۆ قادریت خوایە شیفا عەجۆ پەلیان بۆ بنێرە یا ربی خوایە شیفای نەخۆشی ماڵۆمان خەستەخانەکانمان بی یا ربی خوایە ئەوانەی داوای دوعای خێریان ئەگەر منداڵن یا خوایە منداڵی ساڵحان بێ ئەوانەی هەیەن و ساڵن خوایە بۆیان ساڵحکەی یا ربی خوایە ئەوانەی هەیەن و مەفقودە و دیارنی خوایە بەیگان شادکەیتەوە یا ربی خوایە گیان کوردستانمان پارێزاوکەی لە هەموو ئاشوبێک لە هەموو فیتنەیەک لە هەموو ناڕەحەتیەک لە هەموو بەڵاو و باو ناخۆشیەک لە هەموو شەڕ و شۆر و قەتڵ و قیتالێک یا ربی خوایە گیان ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە خوایە گیان ئەوەی پلانی خراپمان بۆ داڕێژێ ئەوەی دژ بەم وڵاتەیە دژمنی دینمانە دژمنی زبان و کلتور و خاک وڵاتمانە یا ربی خوایە گیان ئەگەر شیاوی دادە خوایە دایدەی ئەگەر شیاوی دادنێ خوایە عالیها سافیلا تەفتوناکەی خوایە لە کۆڵمانێکیتەوە یا ربی خوایە لە تەپارڕینەوە ئەم وڵاتە مسلمان و ئیماندارە پارێزراویکەی لە فیتنەی چواردەوری خۆی یا ربی خوایە لە دراوسەکانمان لە فیتنەی دراوسەکانمان لە پلانی دراوسەکانمان لە حەسادەتی دراوسەکانمان لە خراپی و قێزەونی دراوسەکانمان پارێزامانکەی یا ربی خوایە لە تەپارڕینەوە بە ئیمانمان ژێنە مانوێ نەزندومان کەرەوە یا ربی خوایە گیان بەزەوی بە کەساسی و دامای و تەسکی و تاریکی و ناڕەحەتی ناوگۆڕمانە بێتەوە پەروەردگارە زبانمان سابت و جێگرکەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە لەو کات و ساتەی پرسیارمان لێکرا مەن ڕەبوکە بڵێن ئەڵڵاه خوایە بە زبانی سابت و جێگیرەوە بە زبانی پارا و شیرینەوە بڵێن ئەڵڵاه خوای ئێمەیە کاتێ پرسیارمان لێکرا کێ پێغەمبەرەکەت ئەو پیاوە ئەناسیت بڵێن ئەوە پێغەمبەری خوایە حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە پێغەمبەری ئێمەیە ئیمانمان پێهێناوە شوێن ئەو کەوتوین شوێن ڕیسالەی ئەو کەوتوین دوای ئەو کەوتوین خوایە ئەوە پێغەمبەرمانە خوایە تکاو شفاعەتمان بۆ بکە بیشمان نازن ناو گۆڕەکە یا ربی خوایە لە ڕۆژی قیامەتشا لەسەر پردی سرات وەک بەرقمان پەڕێنیتەوە یا ربی خوایە لە دەپارڕێنەوە لەگەڵ پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانە عەشرمان کەی پێغەمبەری خوا بانگمان بکە بۆ سەر حەوزی کەوسەر بفەرمی ئەمانە ئومەتەکەی منن دەرمان نەکا بەو دەستە مبارەکەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ نەتوێنێت و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين